دایکی محەممەد وەکو دواپەیوەندی وەردەگرین فەرمو خوشکە باشەکەم. السلام عليك مستجان. عليك السلام خوشکە باشەکەم دایکی محەممەد. سلامت بیا خوا دەستەکان مازەکەم برای بەڕێزی خوشکی باش. وڵی دوو پرسیارم ئەو مامۆستاژیان. فەرمودا دەیگیان خوشکە باشەکەم پرسیاری یەکەم بیاخوا والله مامۆستاژیان من خێرێکم لە خۆم گرت بوو یعنی بڵێن گوتم بزنێکم خێر بێ بەس دوایی کە سێرم کرد دوایی هینم کرد پاری بزنەکە چەند بوو دام بە گۆشتی گوێرەکە و کردم بە خێر گوتم بزانم خێرەکەم دروستە یان نا. بەڵێ ئەو پرسیارەکەی کەسم ئێمە شەش قوسکین یەک تاقە برامانەیە حەجی سەروەت و سامانەکەی خواردوێتی بەشی کەسمان نادا هەمووشمان محتاجین ئەوە نێ بڵێ باوکو دایکتان نەماون؟ نەماوە دایک و باوکمان نەماوە. بەداخەوە پێتان وتووە دایکی محەممەد یعنی بڵێن وەکو لە ڕووتان داوە یان لە ڕێی خزمێک دۆستێک مامۆستایەکەەوە پێتان وتووە کە زۆر کەسیش پێی کتۆکتۆی تۆ گونەعباری تۆ غەدریان لێ چی بۆ خۆی بەهانەی چییە؟ ئاڵێ نایان دەمێ قسەی سارد و سوکمان پێڵێ قسەی خراپمان پێڵێ سەر چاولەوەش قسە دەکەین ئێمە هەر قسەی خێرمان لەسەرە و بیرهێنانەوەی قیامەتمان لەسەرە بەڵام ئینشەڵڵا قسەی خێر بەڵکو ئەم قسانە ئەم برا باشەمانیان برایانێک کە حاڵیان وەکو ئەم خوشکە باشانەیە بیبیستن ئینشاءڵڵا بەرنامەی ئێمە بەرنامەی خۆشەویستیە بەرنامەی تەبایی خێزانە بەسەر چاودایکی محەممەد ئینشاءڵڵا لەسەر ئەو بابەتە قسە دەکەم. نابعکسەوە تەلەفۆنەکەی خوشکی خۆم دادەی من خوشکە باشەکەم خوارد لەگەڵ بێ دایکی محەممەد خوارد بێ دادەیگیان خوارد لەگەڵ دایکی محەممەد وەکو دواپەیوەندی دەڵێ خێرم لە خۆم گرت بوو بزنێکم کرد بوو بەخێر دوایی پارەکەمدا بە چیلۆ بە چەند کیلۆ گۆشتێکی گوێرەکە کارێکی باشن نەکردووە ئینشاءڵڵا خوای گەورە خێرەکەی لەسەر لا بردووی پێویست ناکە دووبارەکەیتەوە بەڵام هەم جەنابەت هەم بەڕێزانی تر تکاتان لێ دەکەم ڕاڕام مەبن ئەو وەختێک کە نێتێک بەدڵ تا هات خۆی پەروەردگار سەیری نێتی ناو دڵت دەکە. خۆشەویستم دایکی محەممەد خوشکە باشەکەم برایانی باشم ئەمە زۆر جا ئەم پرسیارەمان لێ دەکرێت مامۆستا مەڕێکم کردۆ بەخێر وەڵی دوایی سەیری دەکەم هەر نیوەی پێست و ورگ و ئەوانە دەڕوە ئەی بۆ نەیدەم بە مریشک بەشی 20 ماڵی تر دەکا ناچیانەکەم یەکەم جار بیر بکەوە بڕیاری چیت دا و لە دڵ تا چەسپا خۆیەکە 2 کیلۆ گۆشتی دەبوو 2 کیلۆ گۆشتی بزنەکە لە 20 کیلۆ گۆشتی گوێرەکەکە لای خوا خێری زیاترە چونکە تۆ ئەم نیەتە بەدڵ تا هاتووە. بەڵام دایکی محەممەد بۆ جارێکی تری شەڵە دەرز نەمەوەرگرە نێتی خۆت مەگۆڕە نێتی خۆتان مەگۆڕن مسلمانان چیت بە نێتی دڵاها لە وەختەیە بینی خۆت و خوا ئەوەت داوا لێ دەکە ئەو نەزرە جێبەجێ بکە ئەو خێرە جێبەجێ بکە مەی گۆڕە بە گۆشت و بە مریشک و بەوانە بەڵام ئینشاءڵڵا دایکی محەممەد والله ئەعلەم تۆ پێویست ناکە بە نێتی دڵی خۆت خوا قبوڵی کردو و ئەگە ئیمکانێتت هەبوو جارێکی بزنێک کەش بکەوە بەخێر ئەگە ئیمکانێتیش نەبوو دڵی خۆت ناڕەحەت مەکە خوا گۆشتی گوێرەکەکەی خێرەکەی لەسەر لا بردووی خوا لە هەموو لایەکی قبوڵکە. دومیشان بەداخەوە دڵم ناڕەحەتە وەکو هەست زۆربەی خوشکان ئەڵێ 6 خوشکین یەک برامان هەیە خوا براکەتان تەمەندرێژکە و ئێوەش پارێزێ میراتتان بەش نادا و هەمووشتان محتاجن. چەند کەسیش پێی وتووە برایانی بەڕێز وەڵی هەر ماڵێک کە باوکو دایک دەمرێ پەروەردگار بە نەسی قورئان بە 2 خوشک بەشی برایەک لەو ماڵەدا دەگرن ئێستا ئەم 3 خوشکە ئەم 6 خوشکە 3 بران بەم برایەوە دەبنە 4 یعنی ماڵەکە لە دوای دایک و باوکیان دەبێ بکرێتە 4 بەشەوە 3 بەشی بۆ ئەم 6 خوشکە بەشێکشی بۆ ئەم برایە بەخوا ئەم ماڵە نوێژی تیا بکەی نوێژەکە دروست نابێ کاکە شیرینەکەم برای ئەم 6 خوشکە کە خوشکەکانت محتاجن چاویان تێوەیە گردنیان ئازا نەکردووی بە ڕەزامانی دڵی خۆیان بەخوا حەجی پێ بکەی حەجەکەت قبوڵ نابێ والله عمرەی پێ بکەی عمرەی قبوڵ نابێ والله مزگەوتی پێ بکەی نوێژ تیا دروست نییە یعنی خێر بۆ تۆ نانووسرێ جا تۆ نوێژێک لە ماڵ تا دروست نەبێ خێر و سەدەقەیەک لێ قبوڵ نەبێ حەج و عمرەیەک لێ قبوڵ نەبێ ئەمجا پاشان ئەم هەموو گوناها ئاهو نزولێ ئەم 6 خوشکە بەریتە ژێر قەبرەوە کوسر چۆنە پارۆنانەت پێ دەخورێ تۆ زاناترینە عوذ باللهیان ئەڵڵای خالق باشەوە دایک و باوکی هەر تۆ بوون یان ئەم 6 خوشکەش والله دایک و باوکی هەمووان بوون شریعەتی خوا لا يؤمن أحدكم حتى يكون هواه تبعا لما جئت به أتوي إيمان دار بي أتوي للرزي إيمان داراني سرفراز بي أتوي بيغمبر صلى الله عليه وسلم شفاعة بوبكا أتوي إيمان دارك بحق بك إيمانك السلامة بيقول السلامة قبل لا إله إلا الله محمد رسول الله بشات معنا وروح الدرجة دي السرور ما صلى الله عليه وسلم دا فرمي إيماني هيش كسيق ليه وتواونا به حتى يكون هواه حتى أرز وكانت كاكە تەماحەکانت حتا ڕاهاتنی جا خوشک میراتی دەمێ و زاوابی خوا ئەم قسە نابەجیانە ئەمە هەوا و ئارەزووی مرۆڤن ئەبێ حتا یەکونە هەواه تەبعا لما جئت به
بڵێ یا ڕەبی خوایە هەموو بیر و وەچوونەکانم، هەموو ئاڕا و فکرەکانم، هەموو تەماح بازیەکە و خۆشەویستنی ماڵ و عەرز و سامانەکانم بە قوربانی شەریعەتی خوا دەکەم، بە قوربانی ئەو شەریعەتەی دەکەم کە جئت به کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە قورئانە لەلایەن خوا بۆی هێناین. خوایە هەموو واز لێنە والله هەر یەکێک لە ئێمە بۆ هەر کاروبارێکی ژیانمان بە تایبەتی بۆ ئەم میراتە تەماحی خۆت، نەفسی خۆت، ماڵ و منداڵی خۆت نەڵی خوایە هەموو واز لێهێنا ڕازیم بەو قورئانی کە بۆ محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم دابەزاندووە دەچمە خزمەت قورئان. خوا چی دیاری کردو دەیدەمە خوشکەکانم بە تایبەتی ئێستا چاویان تێوەیەتی کاکە خۆیان باسییان کردووە، هاواریان لێ ئەستاوە لە نەبوونی و خێریشیان پێ ناکرێ، خێر پێکردن نییە بە ئەندازەی تۆ بەشت بەو ماڵەوەیە واللهی ئەوانش بەشیان پێوەیە خوا بۆی دیاری کردوون. ئەگەر بیان دەیتێ ماڵەکەت دڵنیا بە کەم ناکە، لە عەدەدا کەم دەکا بەڵام بەرەکەتی تێدەکەوێت، بە تەندروستی باش دەیخۆی، بە دڵی خۆش دەیخۆی، واللهی سەرفرازی دنیا و قیامەت دەبی، بەرەکەت دەکەوێتە خێزانەکەتەوە، بەرەکەت دەکەوێتە منداڵەکانتەوە. خۆش بە حاڵی ئەو کەسێک کە دەمرێ میراتی هیچ کەسێکی دانیە، ئەی قوڕ بەسەر ئەو ماڵەی کە میراتی کەسانێکی تێدایە ماڵەکە پاک نەبووتەوە، واللهی منداڵەکان سوودی لێ نابینن، واللهی بەلەشی ساغ و دڵی خۆشەوە نایخۆی، واللهی لە ڕووداوێک و کارەساتێکا دایدەنێ کە هەستیشت بەخۆن نەکردووە. با بگەڕێنەوە بە خزمەت شەریعەت، با بگەڕێنەوە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش، با بگەڕێنەوە خزمەت ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. والله ئەگە بە خزمەت ئەو ڕێبازە بگەین و پێڕازی بین و کاری پێ بکەین ژیانمان پڕ دەبێت لە خۆشەویستی، خێزان هەمووی تەبا دەبێت، خوشک و برایە هەمووی خۆشەویست دەبێت لە لای یەکتر. دنیایەکی فانیە ئەزیزم، چەند سعاتێک و چەند ڕۆژێکی زوو تێپەڕە، قیامەتێکی نەبڕاوە توخوا بە چاومان دایبەر لەسەر قیامەت بێ. با قیامەتمان بە قوربانی ئەم دنیایە نەکەین، با نەفس و ئارەزوو تەماحبازیمان بە قوربانی ئەوە نەکەین بەهەشتی خوای بۆ لەدەست دەین. با بگەڕێنەوە خزمەت ڕێبازی ئیسلام، یا ڕەبی خوایە بە شەریعەتەکەت بە ڕێبازی پێغەمبەرەکەت صلی الله عليه وسلم ژیانمان بگوزەرێ بەسەری بەرین بۆ کێشەکانمان بە شەریعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی بین، بچینەوە خزمەت قورئان، ژیانمان پڕ بێ لە خۆشەویستی.